گەڕێنە بۆ درامای سەمەرە. باشە تۆ لە درامای سەمەرەیە ڕۆڵی خاتە گوڵاڵەتە گێڕا ئەو ڕۆڵە چی بە تۆ بەخشی ویستت لە ڕێگەی ئەو ڕۆڵەوە بۆ نمونە چی بگەێنیت بە کۆمەڵگە و بە بینەر هەروەش ئەمێنیتەوە ئەو ئێمەش ڕخنەمان لێ بینەری نابێ هەموو سپرایزەکانی ژاشکراکە بۆی بینەر چاوەڕێ وڵای جوانی درامای سەمەرە هەموو کەسایەتیەکان پەیامێکی خۆی هەیە یعنی ئەمە کۆمیدیایەک نییە وەکو ئێوەش باستان کرد کۆمیدیایەک نییە ببیتە مەهزلە و یعنی خەڵک بەس پێ بکەنێ ئێمە هەموو کەسایەتیەکان هەرێکە و پەیامی خۆی هەیە یعنی من ئێستا کەسایەتی گوڵاڵە دایمەن ئەم کەسایەتیانە دوایی دەرەکەوێکە ئەمە باگەڕاوندێکی هەبوو گوڵاڵە بۆچی وا خراپە بۆچی وایە یعنی کەسایەتێکی یعنی زۆربەی کەس یعنی حەزی لێی نییە بۆچی وایە لە ئەخیرە یعنی دەرەکەوێت کە بۆچی ئەمە وایە یعنی دایمە کەسایەتیەکان باش و خراپ هەمووی لە باگراوندەکەی چییە لە مناڵیەوەیە مناڵیەوە بۆچی من خراپم هەڵبەتە لە مناڵی وا پەروەردەکراوە کە ئەبێ خراپ بم ئەمە وەکو کەسایەتی وەکو ئەوەی کە یعنی هینە زۆر کەس یعنی لە پەیج و لە ڕخنە نا ڕخنە تۆ کە ڕخنە و لێ گیرا یعنی وجودت هەیە یعنی زۆر دراما کراوە کەس قسەی لەسەر نەکردووە هاتۆ ڕۆژتە کەس قسەی لەسەر نەکردووە کەواتە سەمەرە وجودی هەیە بۆیە ڕخنەی لێ ئەگیرێ بەس ڕخنەکان یعنی زۆر جا دانیشی تۆ لە سەر قەنەفەکە قاچ قسەتە سەر قاچ و دانیشی مۆبایلەکە بەدەستێ لە پشتی شاشەکەەوە وەڵا ئەمە لۆکیشنەکەی وایە وەڵا ئەمە ئیخراجەکەی وایە وەڵا ئەمە سیناریۆ وایە نایەتە واقعیشە کە ئێمە چەند بەدامایی ئەو ئیشاناکەین ئەمە نایکەین بە منەت بەسەر خەڵکەوە ئەنیمە ئیش واجبی خۆمانە ئێمە لە خزمەتی خەڵکین یعنی بەڕاستی تۆچی یعنی من ئێستا وەکو خۆم ئەنواعی معاناتمە بۆ ڕۆشتوم یعنی مناڵم بەجێهێشت و ماڵ و دەواممە بۆ لە دەوامەوە بە هیلاکی بەڕاکراک 12 ڕۆژتم 12 شەو هەمیشە ئەرکی خانمان زۆرتر بۆ یعنی بەڕاستی یعنی من ئەو سێ مانگە نەمزانی و ماڵم ناڵ چییە کە کچەکەم لە شەشە یعنی ئەبێ ئاگام لێ بێ یعنی لێەوە مشکلەمێ لەگەڵ ینی سێشەوە چون بەلای باوکم کاڕشتمەوە بەکە لە تراکسە دەکەی وەڵی بەیانەڵی پێشمەگەی 12 شەو هاتیتە بەو هیلاکیەوە یعنی بەحساب لای ئەو بووم کاڕشت بۆ نەمەبینی بەیانی ساڕامەکردەوە چوومەوە بە تەسویر یعنی ئەمانە هەموو مشکلەیە تۆ کە ئەچوینە ئەوێ ئێمە بەم هەمووینەوە ئازایەتی خۆمان بوو کە ئەڕۆیشتین یعنی بەڕاستی لە ناو ماڵەکانی مەولود و کامرانە ماڵی مام خدرە یعنی ئێمە وا هەسمانەکە من هەسمەکە گوڵاڵم خۆمان خێزانەکانمان دروست کرده بوو لە بیرمە چۆ کە بەیانم و ئەنواعی مشکیلەم هەیە ئەمانە نا کە ئەچوینە ئەوێ ینی وام لێات بوو بە ئەحمەد جۆڵا یعنی سڵاوم هەیە بۆی زۆریشی بیرەکەم ڕێزم هەیە یعنی وامان لێ هاتبوو یعنی پێم ناو جۆڵایە ئەموو مەولو یعنی وا باڵمەکرد مەولو یعنی بەناوی مەولو باڵمەکرد وای لێ یعنی هەمومان یعنی هەمومان ئەوە بوو خۆی جوانەکەی لەوەیە بوو کە یعنی سەرکەوتنی ئیشەکەش لەوەیە بوو کە ئەوە ئەجا زۆر کەس وەڵا لەو کشنەکەی با بە ئێمە ئەزانی جاری وا بووە یعنی لەقتەیەک 30 جار لەسەر ئەو هینە لە دەرەوە هاتووە یعنی وەکو کاک مستەفاش باسی کرد ئێمە ڕێزمانەیە بۆ ئانی کە توێتیان پێ و یعنی دەستخۆشیەکانی زیاتر لە کەسە سادەکانەوە یعنی بەڕاستی ئەچیتە بازار ئەچیتە ئەم لە هەمووی دەستخۆشی ئەەکە یعنی من ئەچمە بەردەرگا سەوزە و میوا کڕم هەمویان یعنی بەڕاستی مەعیشەتی ماڵ و مناڵیان لەسەر ئەوەیە و بڵێ نیوەی خەڵک هەمووی مەعیشەتی ماڵمانی لەسەر ئەو توێتایانەیە یعنی بەڕاستی ئێمە ئەوە تاوانی ئەوان نییە تاوان چییە لە وەزارەتی ڕۆشنبیریەوە لە حکوومەتەوە کە یاەن لە پێیجەکانە ئەڵێن وەڵای هینە ئێوە ناگەنە مستەوای دراما تورکیەکان ناگەنە مستەوای دراما ئێرانیەکان یعنی ئێمە بن بەچی بگەم بابە ئەو شارێکی بۆ دروستکراوە درامای تیاکە دەستە خۆش بێ بۆ باسی درامای تورکیت کرد من خۆم ئاگدارم لە ڕێگی برادەرایەتیەوە کەناڵ هەیە لەم کوردستانەیە 750,000 دلار بە درامایە کە 750,000 دلار من لەگەڵ دەرهێنەری ئەم درامایە قسم کردووە کە 5 درامای پێبەرامێت 5 درامای هاوشەوەی کوالیتی سەمەری پێبەرەمێت ئەگەر بێت و ئەو کەناڵە ستەرخانی کا بۆ ئێوە هونەرمەند ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری لە وڵاتی چۆک و تورکیا بودجێکی تایبەتێ لە وەزارەتی شینگە و گەشت و گوزاریانەوە تەنها ئەڵە شوێنە جوانەکانم بۆ پیشان بەبووی گەشتیان ڕاکێشێ ئێمە ناتوانین بەراوردی خۆڵم بە هیچ وڵاتی بکەین بەڵام ئەتوانین بە دراما منافەسە بکەین دەستە خۆش بەخات و بەیان زۆر جوانە دروژان من ئەمێ بە دابشکردنی ڕۆڵەکانیش قسەیە بکەین لەگەڵ کاگومێدا و کاتی کەماومانە بۆی دابەشێکی بکەم کاگومێت دابشکردنی ڕۆڵەکان چۆن بوو هەندێک ئەکتەری زۆر گەنجیش لەگەڵ ئەکتەری بەتوانێ و کاریان کردووانیش سیرەکەی هاوشانی یەکن لە کارکردندا باسیەوە بکەم بە کوردیکە درامای سەمەرە پێشتر بە زۆرێکی تر بوو
بەڵام کاتێک کاک جەمیل هات لێرە سڵاو ڕێزم هەیە بووی سڵاو ڕێز خۆشەویستیمان گفتوگوۆیە دروست بوو کەم درامایە بەم ستایلە بەرهەم بێ و بە حکمی ئەوەی ئەو کەمتر لێرە ئیشی کردووە زیاتر ڕۆڵەکە من نووسیومە ینی هەر کەساتی و ڕۆڵی خۆیم بۆ نووسیوە ئەمە جیاوازی دراماکەی ئەمە لەوەیە دەرەخایە سەرکەوتنی ئەکتەرەکان لە کارکتەرەکانە ئەجەرمەوە بۆ ئەوی بۆ نمونە من کاک بەکرد مستەفا لەبەر چاوم بووە ڕێک ڕۆڵەکەم بۆ نووسیەوە بە تایبەتی یا بەیان خان یا کاک مستەفا ئەمە وای کردووە کە زیاتر بچێتە ناو بینەرەوە خەڵک ڕێک وا بزانێ کاک بەکرد کامەرانە دابشکردنی ڕۆڵەکان بۆ شێوازە بووە مناڵەکەم کاکبەکری بینیوەی و کاکامەرانم کاکەمەران ئێستاش گلەی ئەوە لە ئاریەکاڵە ئەو بە کاکامەرانی تۆ کاک بەکرۆ نای کامەرانە تۆ بۆ پێ ئەم درامایەکە لەو درامانەی وەک ئەوانەی پێشووتریش کۆمەڵە درامامان بینەوە بوون کاک مستەفا ئێساش زۆربەی خەڵک پێڵە وەستا عەلی پێشبینی یەکەم لە دوای ئەمەوە زۆربەی کەس کاک بەکرە بە کامەران بانکە ئەو هەر بەعونی بانکە تا ئیشێکی ترەکەن تا ئیشێکی تری وەک سەمەرە ئەکەن ئەمە جێگەی دڵخۆشە بەڕاستی وەڵا ئەمە قسە لەسەر ڕەخنەش بکەم بە کورتی کە من زۆر حەز دەکەم دوای پەخشکردنی هەر درامایەک یا هەر ئیشێکی هونەری کەسانی مختص بێن قسە لەسەر دراماکە بکەن کە ناوی ئەنێن ڕەخنە بەداخەوە ئێمە زۆربەی ئەو کەسانی کە قسە لەسەر ئیشەکانمانەکەن هاوپیشەکانی خۆمان بۆ من ئەم ساڵ ئیشێکم بۆ نەکراوە نابێ کاک فەریدون بیکە کە کردی دێم لە خۆم یعنی لێدەم شی لەسەر نووسم بە ناشرین باسی یەکەم هیوادارم ئەو دیاردە ناشرین ناو هونەرمەندانان نامێنێ یەکتری دروست خەی چیەکە من ئەم ساڵ دوو درامای تر کراوە دەستخۆشیم لە هەمویان کردووە ڕاست دەستخۆشیم لێ کردوون هەموو هەوڵێکی بۆچی موچم بیان شکێنە ئەگەر ڕەخنەکە لە خزمەت ئیشەکەیا بێ ئەوە جێگەی دڵخۆشی یا بێن سیمینار بکەن یا جەرسی نەقدی لەسەر ئیشەکان بکرێ خزمەت بە ئیشەکە بکە ئەمە زۆر جێگەی دڵخۆشیە بەڵام بەداخەوە تا ئێستا من ڕەخنە نابینم لە کوردستان ئێستا گۆڕە دراماکان ئەم دەڕۆژە بێگومان ئەبێ بگۆڕێ بێگومان تا من تۆزە ببمە بینەر ئەگۆڕێ بێگومان ئەگەڕێ پێشاڵم عونی زۆر خەتەرە ئەم عونیە دەست خۆش خۆش جابیریشمان نەچێ کاکە زاهیر هەتا ئێستا لە هەولێرەوە لەگەڵمانەیە با بزانین کاکە زاهیرگیان جارێکتر سڵاو لێبێ پێمان بڵێ تۆ لەسەر درامای سەمەرە چی هەیە بتێ وەکو دواوەتی خۆت لەم پرۆگرامەیە پێمان بڵێ زۆر سپاسیش دەکەین کە ماوەیەکی زۆرە بەڕاستی لە ستۆدیۆکانمان لە هەولێر ماویتەوە وڵا منیش سپاسیەوە دەکەم دەبی زیاتر مەجارم دێنی هەندێک قسە بکەم چکە دەمێکە دانیشتومە دای لێورتان لێ دەکەم سەرەتا دەبێ بڵێم ها گلەیم کرد لە مۆزوعی چکلێتەکەی ئەوە برایان زۆر سپاسیان دەکەم ئەوە یەکشان دووەم دەمەوێ بڵێم ئەو درامای سەمەرە کە لە کەناڵی کورسات پەخش دەکرێتن جێگەی شانازیمانە دەبێ ئەوەش لەبیر نەکەین ناوەندی هونەری زەنێ کاک عەبدوڵغەفار عەبدوڵڵا کە داینەمۆی ئیشە جوانەکانە کارە هونەریەکانە ئەو لە پشتمان بووە ئەو هاندەرمان بووە ئەو ئێمە کۆ دەکاتەوە و ئەو ئیشە جوانانە پێشکەش دەکات ئەمە سوپاسی دەکەین درامای سەمەرە جێگەی شانازیە ئەو جەماوەرە فراوانە ئەو بینەرە فراوانەی هەیە لە پاش درامای برین زنجیرە گەردەلول ئەمن بینەری وها زۆرم نەدیتە وەکو سەمەرە بێتن بینەرەشی زۆرمان هەیە جێگەی شانازیە هەروەها حەز دەکەم باسی کاک جەمیلی مەفاخریش بکەم دەرهێنەرە بە توانایەکە کە بەڕاستی بەتوانایە بەڕاستی هاندەرمان بوو ئیشی جوانی دەکرد ڕێک و پێک بوو ئەم سوپاسی دەکەم هیوادارم ئەوە یەکەمیشی نەبی لەگەڵی ئیشی تریشی لەگەڵدا بکەم هەروەها حەز دەکەم باسی سەمەرەی بکەم سەمەرە هەر ئیشەکەی سەمەرە نەبوو یعنی تەسەوڕکەن ڕەخنەگری سەمەرەشی دروست کرد ڕاستە جوانە خۆی عادەت وایە ئیش زنجیرە دراما کە تەواو دەبێ ئەو جا ڕەخنەگر دێدا دەنیشێ بە هەناسەکی جوان بە هەناسەکی خاوێن ڕەخنە دەگرێت ئەمە بە ڕەخنە پێش دەکەوین بە نەفەسی کۆتای هاتنمان نییە کاک هەیە بەر لەوەی زنجیرەکە تەواو بێتن لە 15 و 16 حەڵقەی بجارەی زۆر شتمایە زۆر نهێنیمایە ئەو هەڵسا ڕەخنەی گرت و مباشر ئۆنلاین قسەی کرد بەداخەوە دەبایە سەبر بگریتن هەتا خلاص دەبی ئەو کاتەمە سینما فراوان بوو استفادەمان لێ دەکرد لە ڕەخنەکانی ڕێزم لە بۆی هەیە ئەوە ڕەخنەگری سەمەرەی پێدەرێن بەڕاستی هەروەها حەز دەکەم باسی ئەوەش بکەم کە ئەمە ئەو ئیشەمان کردیا
ناڵێن 100% هەموو شتێکمان تەواوە هیچ شتێک نییە هیچ بەرهەمێک نییە 100% هەموو شتێکی تەواوی هەموو کامل مکەمەل بیتن ئەمە ئێستا بە خۆمان دەزانین کەم و کوڕیمان چێ و نەقشتانیمان چیە بەڵام جێگەی شانازیە کە هەمومان دەستمانە ناو دەستێک نابوو شێشی جوانمان کردی بەرفراوان لە دەرەوە و لە ناوەوەی وڵات تەمەشای دەکاتن ئەوە جێگەی شانازیمان دەست خۆش کاک زاریان زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین جەژنیش پیرۆز بە جارێکتر ئەو چەند خولێکێک ماوە باخ کۆتاپیامتان وەرگرین کاک ئەو نیبا لە تۆ دەست پێ بکەینەوە جارە نەوزانی گۆچانەکەشت چییە؟ ئەوە شۆڕەبیە نە شۆڕەبی نییە سپیچنارە ئەوە دارە سپی پێڵێن سپیچنارە سپیدارە وەڵام من هیوادارم لە سەمەرەوە ئیشی جوانتر بکەین کورساتیش هەروەکو هەموو جارێت داهێنانی جوانی هەبوو بەڕاستی ئینە ئاوایی کورساتیشتان بیر نەچێ گەورەیکەین بۆی بتوانین ئیشی تا بکەین دووبارە سپاس بۆم دەرفەتەوە بۆم دیدارە و جێژنی هەموو لای پیرۆز بێت زۆر خاتون نیشتیمانیان تۆش زانی گۆچانەکە چییە؟ گۆچانەکەم داری چوالەیەوەی تۆ چوالەیەکی ئێستا لە بازاڕ ڕوون بوو لایەن تۆم گۆچانانە و یاونە ئێستا پێتانەڵە بەس ئاخرەکەی پێتانەوە هەدیەکەی چییە؟ خاتون نیشتمان پێیاگەن خۆتەوە بێت زۆر سپاسی جەنابتانەکەم ڕێز و سڵاوم هەیە لێرە وەکە عەبدولغەفار دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی زۆر ماندوو بوو و زۆر سپاسی کاک ئومێد دەکەم و کاک جەمیل مەفاخری کە دەرهێنەر بوو وەڵا پەیامی من ئیتر ئەوەیە کە ئەم ئیشەی کردومانە سەمەرە لە دوای ئەمە ئیشی باشتر بکەین و ئەم شتانە کە باسەکرێت لە ڕۆژانەی ژیانی بڵێن خەڵکایە هەمووی خەڵک ئیسفادەی لێ بکە و بەهیوای زۆر سپاس دارەکەی تۆ دارەکەی من کامەرانی زاوای مامخدر نیم یا ئەمە هەڵوژە ڕەشەیە ئەوە داری بەڵاڵوکە ئەمە خۆی زۆر ناڕێکە ئەوە خوارە بەزیکە لە ئاوە چییە؟ ماکیلانی ئاساب طبعا ئاساب عەربیش یعنی گۆچان عکاز و عەسا دەستخۆشی بۆ ئێوە دەستخۆشی بۆ کورسات ئەوە ماوە ئێمە بڵین ئەو سەربازەونانەی کە لە پشتی کامێرەوە کاک جەمیل کاک عەبدولغەفار کاکە شوارە و هەموو کاکە ئەرستۆ وەکو دەنگ هەڵگر کاکە موبین ئەوانی کە لە پشتی کامێرەوە بوون بەڕاستی لە ئێمە ماندووتر بوو نەگەر ئێمە مەجالی ئەومان هەبوو بێ پشوویەک بین ئەوان هەر پشویان نەبووە بە هەموو کاتێک خەریشی یا وێنەگرتن یا دەنگ وەرگرتن بوون ئەو کوڕە گەنجە جوانانەی کە وەکو کارمەند و وەکو ماکێر و وەکو ئەمانە ئەو کچانەکە کاری میشاژیان کردووە هەر هەمیان ماندوو بوون بەڕاستی ئەوانش میکانیزمێکی جوانی سەرکەوتنی شەکەن و دەستێ و لای خۆش بێ و بە هیوای بەردەوام کاک مستەفاجان تۆ دارەکەی گۆچانەکەی خۆ زانی چی بوو حەیزەران بۆی تۆ بوو دوپیامی خۆشتان بە کوردی پێ بڵێ بەخێرە لە خۆی زانی خۆم هەمیە زانم تۆ بە کاک مستەفا و تۆ پێشتر پێشتر ئاماژەم پێکرد کاک مستەفا دوای پەیامی خۆتمان پێ بڵێ دوای پەیامی خۆت منیش سپاستانەکەین پیرۆزباییتان لێەکەین هیوادارین هەروە بەردەوام بن و لە خزمەتی هونەر و هونەرمەندانی کوردستانە بن و هەر ئەوە نەویش زۆر بە کورتی تۆش پەیامی من قەیسی وتمانی گوێز بێ پەیامی من هەرەوەیە بینەرەکانمان لێمان ڕازی بن و ئێوە ڕازی بن و تا بەردەوام بین خۆش بێ شتێکڵم نەبێتە مجامەلە هیوادارم زۆربەی کەناڵەکانی تر چاو لە کورسات بکەن کە لەوەتی من لە مناڵی و سێری یەکەم ساڵانە یعنی هیچ ڕەمەزانە نەبووە کورسات درامایش کوردیا دوو درامای نەبوو بێ سپاس بەدارەکەی تۆش گۆچانەکەی تۆش دار عسایەوەی کاک مستەفا باسی کرد ئەمە داری زەیتونە بکەین بیرمان نەچێت دەستە خۆش بە ڕۆزدەگیان ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە براندەکەت گەورەترەکەیت و زۆر جیهانی ترێبێت بەڵێنی بەرانی تریشین ئێمە هەراوەدانی تایبەترت بۆکەین زۆر سپاسەکەم بۆ ئێوەش سپاسی کورساتەکەم بۆ ئەم دەرفتە جوانەکە بۆ منتان ڕەخساند و یەک شتی کورساتم دامە زۆر پێجوان بووە کە دایما پاڵپشتی خانمان و گەنجانن زۆر سپاستان ئەەکەم هیوادارم منش بتوانم ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستانە بتوانم خزمەت بەگەلەکەم بکەم و لێرەشەوە ئەتوانم بڵێم من دامناوە سەیادەی داهاتی ئەم بۆنە پێشکەشەکەم بە خستەخانەی نەخۆشخانەی هیوا
دەستەکانە خۆش بێ سەرکەوتوو ڕۆزێکیان سپاس دووبارە بۆ تۆ ئەمەش سوورە چنارە ئەمەش داری بناو بە کەشوانەکانمان پیانە چۆن مەڕووماڵاتی پێ باپن ئاڕاستاکەن بەم جۆرە ئەمەش زەیتونە داری زەیتونە اینجا پەیوەندیان بەچیەوە بەرویسم شتێکی مۆرکێکی کوردەواریانە تێکەڵ بکەین لەگەڵ ئەم کەشی کە هەمانە بیرتان نەچێت گۆچان زۆر پەیوەندی بەبوونەوە هەیە یەکێک لەو گۆچانانەی کە لە کوردستانە ڕەواجێکی زۆری لە سەر یەک گۆچان بە 125,000 لای خۆمان داری کنێری پێڵەن ئەو کەسێک کە لە بەدەستی بگرێت دواتر بۆنی دەستی کاوەکو بۆنی ئاتربوونی هەیە ینی بەشێکی زۆر لە پیاوانی ئێمە ئەو دارا بۆیە لە دەستەکەن بۆی بۆنیان هەبێت بەردەوام و بۆنیان پێوامێنێت وەکو مێخێکی خۆمان لە کوردەواریە بۆنی هەیە هەر هێنام وەکو بیرخستنەوەیکی کوردەوارانێ و مۆرچی کوردەواریانەمان بیر نەچێتەوە وانەیە کاک مستەفا گۆرانێکی کاک هێمنمان ماوەی بە خێرای فیرای ئەوەشکەوین کاک مستەفا جان چاک ڕاستە بۆ ماڕوو مەگەزوە ئەو شتانە بۆ سەگ و بۆ پاراستن و کوچەک بەکار بۆ زۆر شیترۆمانە ئەمە ئەوە ئەنجانیە یارمەتی دەریش بووە بۆ سەرکەوتن و لابەزین ڕاستە ئەنجا بۆ گرتنی حیوان یعنی هەمووی نەکانیە کە ئەوەی کردو هەردوو قەدە ملیان قاچ ملیانمانە و گرتێکی بە ئاسانی ڕاست یعنی عەلا کولین صفاتی زۆری هەیە ڕاست زۆر کەسیشی پێ فەلاقە کراوە دەست خۆش دووبارە بەخێر بێن زۆر سپاس